بۆ قسەکردنی زیاتر لەسەر گۆڕانکاریەکان و بەتایبەت لەسەر وڵاتانەی کە سەرچاوی داهاتیان یەک سەرچاویەوە لە سەدا 90 زیاتری پشتیان بە نەوت بەستووە چی ئەکەن لەم دۆخەیە من ڕاستەخۆ بەڕێز سەرکۆیونز وەرەگرم کە شارەزای ئابووری و لە هەڵەبجەوە لەگەڵمانە بێ بەڕێز سەرکۆم کاتت باش پێم بڵێ ئەو وڵاتانەی بە تایبەت تازە پێگەیشتوەکان و بەگشتیش وڵاتانی عەرەبی کە سەرچاوەیەک داهاتیان لە سەدا 90 بۆ 95 زیاتریش نەوتە ئەتوانن چۆن سوود لەم کاتە وەربگرن؟ مەڵێ زۆر سپاس لە ڕاستیە ئەو هۆکارانی کەوا نرخی نەوت دیاریەکان زۆرن بە تایبەتی هۆکاری سیاسیمان هەیە لە ئێستاش هۆکاری تەندروستیمان هەیە تێبینی هۆکارە سیاسەکان کێشەی نێوان شەڕی رووسیا لەگەڵ لە ئۆکرانیا و هەروەها یەکێتی ئەوروپا و سزاکانی ڕۆژئاوا بەسەر مۆسکۆ ئەمە بخۆی لەلایانی سیاسی و کاریگەری تایبەتی هەیەکەوە ئاسی گشتی نرخەکان بە تایبەتی لە نەوتا دیاریەکە لە هەمان کاتە ئەگەر باسی مەسەلانی تەندروستیەکە یەکەین لەو حاڵەتە طبعا ئێمە زانین سین یەکەم وڵاتی هاوردەکاری نەوتە و دۆم وڵاتی ئاوری جیهانیە ڕۆژانە نزیکەی 11 ملیۆن بەرمیل نەوت هاوردەکە بەکاری هێنێ لەم لایەنەوە ئەم ماوەی پێشووە بۆی تەشەنەکردنی دیسانەوە جارێکی کە ئومێدێکی باشمان هەبوو کە کۆرۆنا ڤایرۆس جۆرێک لە جۆرەکان چارەسەر کرا و ڤاکسینەکان کاریگەری هەبوو بەڵام بەداخەوە وای لە هات ئێستا لە هەندێک شاری پیشەسازی گەورەی وەکو شانگاهای هوان وڵای ڕێوشوێنەکان و ڕێکارە تەندروستیەکان بە شێوەیەک جۆرێک لە جۆرەکان مەسەن بە شێوەیەک زۆربەی کارگە گەورەکان داخراون ئەمەش کاریگەری هەبوو لەسەرکەوە بەرهەم کەم بووە کە بەرهەم کەم بێتەوە حتمما کاریگەری هەیە لەسەرکەوە خواست لەسەر نەوت بە شێوەیەکی گشتی داوازێ لەم لایەنەوە سین ئێستا ڕێکاری تەندروستی گشتی گرێتە بەرد کەوا جۆرێک لە جۆرەکان لە هەمان کاتە هاوڵاتیان و خەڵکی وڵاتێش دیسان جۆرێک وەکوڵە ناڕزایی دەرەبڕن دەربارەی ئەم ڕێکارە توندانی کەوا دیسان حکوومەتی چینی گرژێتێ بەر لەم لایەنەوە تەمان هۆکاری سیاسی لەگەڵ هۆکاری تەندروستی کاریگەری ڕاستەوخۆ هەیە لە ئێستای نرخی نەوتە هەموو وڵاتانەی کەوا اعتیمادی سەرەکییان لەسەر داهاتی نەوتە بە نمونە عێراق حتمما کاریگەری تایبەتیان هەیە عێراق لە ساڵ 95 داهاتەکەی ساڵانەی کە دەستێکەیە لەسەر لە بڕی ئەو نەوتەیەکەوە ڕۆژانە لە ئەخرات بازاڕەکانی جیهانەوە ئەفرۆشە بە سعرێکەوە طبعا ئەندامی ئۆپێکە و نرخەکە لە ئۆپێکۆ دیارێک لەم لایەنەوە عێراق لە ئێستا لەو کاتێکەوە ئاستی نرخی نەوت بەرز بووە داهاتێکی نەختینەی باشی کۆ کردوتەوە کەوا سەرڕێژێکی باشی هەڵگرتووە لە بانقی ناوەندیە لە هەمان کاتە بۆی ئەوەی کەوا بەهای دۆلار بەرامبەر دیناری عراقی تا ڕادەیەک بەهای دۆلار بەرزترەوە ئەو سیاسەتێکەوە بانقی ناوەندی وەزارەتی دارایی عێراق لە ساڵی ڕابردووە گرتێبەر داهاتی نەختینەی عراقی بە دراو بە تایبەتی بە دینارەکەی قەبارەکەی گەورەتر بۆ کاریگەری باشی هەیە کە ئەتوانێت لە ئێستا خەرجەکانی خۆی دابینکە بەڵام طبعا ئەمەم جێگەی مەترسیە لە هەم حاڵەتێکا وڵاتانەی کە اعتیمادی سەرەکییان لەسەر نەوتە بە تایبەتی ڕێژەی لە ساڵنەوەدەوە طبعا بە ئابری ئەم وڵاتانە وتێ ئابووری فشاڵ چونکە هەر گۆڕانکاریەک لە نرخی نەوتا کاریگەری ڕاستەخۆی لەسەر کۆی گشتی جنگە ئابووریەکان بە تایبەتی ئەو داهاتانێکەوە حکوومەتی بە تایبەتی دەوڵەتی وەکو عراقی ئەمە طبعا خۆتان نەزانن داهات یعنی چیمان هەیە فقط نەوتە لە تەراژی بازرگانی عراقا نەو سەرچاوی سەرەکیمان لە ڕاپۆرتەکەی پێشوە کە مامەڵی بازرگانی لەگەڵ کۆمەری ئیسلامی ئێرانە کۆمەری ئیسلامی قەبارەکەی ئەوەندەی ئەو هەناردەیە کە حکوومەتی عراقی دەوڵەتی عراقی نێرە بۆیە باشە بەڕێز سەرکۆ چیمان هەیە ئەو نەوتەیەکەوە توانیم بخێنە بازاڕەکانی جیهان و داهاتمان دەستکەوێت باشە بەڕێز سەرکۆ پێشبینی یەکرێت یاخود ئێوە بە بۆچوونی ئێوە پێتان وایە کە لە کۆبوونەوەی ئەم جاریە هەم یەکێتی ئەوروپا بۆ دیاریکردنی یاخود جێگیرکردنی نرخی نەوت چی ئەبێت بە تایبەت کە لە سەرەتای مانگی 12 کۆبوونەوەکان ئەنجامەدرێ و ئەو پێشبینیە ئەچێتە قازانجی کاملا بۆ سزاکانە لەسەر رووسیا یاخود بە وەکو وترێت بە زیان بەسەر جیهان ئەشکێتەوە ئۆپێک پلاس پیان باش و وا بە باشی ئەزاننکەوە قەبارەی بەرهەمێنانی نەوت لەم ئاستا بێنێتەوە بۆی کە ئاسی گشتی ئاستی نرخی نەوت دانەبازێت چونکە خۆتان نەزانن زۆربەی وڵاتانی کە لە ئەندامی ئۆپێک پلاسن وڵاتی تازە پێگەشتوون و احتیمالی سەرکیان لەسەر ئەو داهاتی نەوتەیە کە دەستیان ئەگرێت بەڵام یەکێتی ئەوروپا و ئەمریکا ئەیانوێ سزایەکی زیاتر بسەپێنن بەسەر هەناردەکردنی نەوتی رووسیا کە ڕۆژانە نزیکەی 10 ملیۆن بەرمیلە ئەمە تاوان زیاتر چێتە بازاڕەکانی ئاسیا بە تایبەتی چینەوە زلنسکیش داوای ئەوەیە کە پێویستە ئەو داهاتانەی کەوا مۆسکۆ دەستی ئەکەوێت کەم بکرێتەوە کە سەرچاوەکەی بەشێکی سەرەکی ئەو نەوتەیەکە هەناردەیەەکە داوایەکە کە کەمتر لە 50 دلار بێ بەڵام تەمان لەوانەیە ئەمە نەچێتە سەر چونکە رووسیاش بۆ خۆی بازاری تایبەتی خۆی هەیە بە تایبەتی چین هاوپەیمانێکی گرنگێتی لەگەڵیا بازارێکی تایبەتی هەیە لە خارجیەوە لەم لایەنەوە ئۆپێک پلاس پێمان وایە لە کۆبوونەوەکەی مانگی 12 کە قەرار ئەنجام درێت قەبارەی بەرهەمێنانی نەوت کەم ناکەن و هەرچەنە فشارێکی زۆری سیاسی ڕۆژاوایان لەسەرە ئەمە بۆ خۆی چونکە ئەوکو باسمان کە مەترسیەکە لەسەر ئەوان لەم حاڵەتە زیاکە پیان وایە ئەوان ئەگەر ڕۆژاوای داوای زیادبوونەکە بەرهەمی زیاتر بخەنە بازارەوە بەڵام
وڵاتانی ئەندامی ئۆپێک پڵەس پیان وایە کە لە زەرەری ئەوانەیە بۆیە وەکو چۆن لە کۆبوونەوەی مانگی پێشووترا احتفاظیان کرد بە کەمبوونەوەی ڕێژەیەکی کام بە تایبەتی لە ئێستا سعودیە کە وەکو وەڵێ سەرمەشقی ئەندامانی ڕێکخراوە ئۆپێکە جۆرێک لە جۆرەکان لە ڕووی سیاسی لەگەڵ ئەمریکا وەکو ئەڵێ بە کوردیەکەی من نادا بۆ سیاست بۆ فشارە ئەمریکا دیسان لە هەفتەی پێشوە بەڵێ لە ڕوانگەی هەر یەک لەم ئەگارانەیە پێویستەکە عێراق حکوومەتی عێراق چی بکات بۆی کە داهاتەکەی کە سەرچاوی هەرە زۆری نەوتە چۆن بهێڵێتەوە کەواتە بە پێویستەکە چی بکات لە هەر ئەگەرێکیان نابێت لەمە حاڵەتەکە تامان ئاوری عراق ئاوریە کە باسمان کرد ئاوری فشەڵەوە احتیمادی سەرەکی فقط لەسەر نەوتێک کاینێرە دەرەوە لەم لایەنەوە دەوڵەتی عراقی و حکوومەتی عراقی لە ئێستا ناتوانێت بە پلانێکی سەریع وەکڵێ جۆرێک لە جۆرەکان هەمە چەشنی بکە لەو داهاتانی کە دەستیەکەوێ بەپێی یاسای بودجە کە قەرار لە 2023 حکوومەتی عراقی بودجێ هەبێ هەڵە نەبم ڕێژەی بۆ نرخینەوە 65 دلاری کەندانەوە کە ئەگەر لەو ئاسابێ پێش بینیەکانی هەوەیەکەوە ئاسی نرخ دابەزەوە نزیکە 60 بۆ 65 دلار لەم لایەنەوە دەوڵەتی عراقی کە اعتیمادەکەی زیاتر لە ساڵانەوە پێنجی لەسەر داهاتی نوتی فرۆشراوە لە ئێستا بە هیچ شێوێک ناتوانێت کەوا فرەچەشنی هەمە چەشنی بکە لە دەستکەوتنی سەرچاوەکانی داهاتە ئەو داهاتانی کە لە ناخۆ دەسەکەوێ بە تایبەتی باج و ڕسومات ناکاتە قەبارەیەکی بچووک لە ڕێژەی خەرجیەکانی لە عێراق ئینسان نزیکە 11 ملیۆن و پۆین شتێک موچەخۆر و ئەمانە هەمووی خەرجێکی زۆر زۆرمان لەسەرە هەروەها لەم لایەنەوە دەوڵەتی عراقی ناتوانێت کەرتی کشتتوکاڵی پێشخا ناتوانێت کەرتی پیشەسازی بۆ گوجاران پێشخا تەنها و تەنهاوەکو بەپێی راپۆرتەکانیش اعتیمادی سەرەکی ئێمە بۆ هاوردەکردنی زۆر بە پێداویستەکانمان تەمان اعتمادمان لەسەر وڵاتانی دەروێ بە تایبەتی وڵاتانی ئیقلیمی تورکیا و ئێران خەباری بازرگانی ئەم وڵاتانش تێبینیەوە بکەین کەوا 20 دەبێت خەباری بازرگانی تەراجی بازرگانی ئەم وڵاتانە لەگەڵ ئێمە بەرزە و هەناردەی وڵاتانە بۆ ئێمە سەرچاوی سەرەکی دابینی پێداویستەکانە لەبەرەوە پێمان وایە عێراق لەم مەرحەلە هیچ توانایکی ئەوتوی نییە بۆ زیادکردنی هەمە چەشکردنی داهاتەکانی بەڵێ بەڕێز سەرکۆ یونوس شارەزای ئابووری لە هەڵەبجە و ڕاستەوخۆ لەگەڵمان بووی سوپاس بۆ تەواوی زانیاری و بیر بۆ چوونەکان